سکچوونەکەی شارە زوور بەهۆی پیسبوونی ئاوەوە بۆ و شارەوانی سەی سادق پێویستی بە هەواڵدەری ژینگەی هەیە. سڵاوتان لەبێت. قایمقامی شارە زوور هۆکاری سکچوونە بە کۆمەڵەکەی بۆ پیسبوونی ئاوی خواردنەوە گەڕاندەوە و بۆری شکاوە. دەژڵێت لافاوەکەی چەند ڕۆژی ڕابردوو کاریگەری لەسەر پیسبوونی پرۆژەی ئاوی قەزاکە هەبووە. تا پاش نیوەڕۆی ئەمڕۆ لە گەڕێکی هەواران و شارستانی قەزای شارە زوور زیاتر لە 950 کەس تووشی سکچوون بوون و چوونەتە نەخۆشخانە تا چارەسەر بکرێن. تیمەکانی تەندروستی بە کەلوپەلەوە لە سلێمانیەوە چوونە قەزاکە و نمونەی ئاویان لە چەند ماڵێک وەرگرت و تا 24 کاتژمێری دیکە پشکنینەکە تەواو دەبێت. بۆریەکانی ئاوی ماڵان لە شارە زوور کۆنن. ڕۆژ نییە تیمەکانی فەرمانگەی ئاو سەرقاڵی نۆژەنکردنەوە و چاکردنەوەی شکاوی نەبن. شەوانە لە ناو پارکەکانی هەولێر دیاردەی خواردنەوەی کحولیەکان و نێرگەلە کێشان زیادی کردووە و هەندێک جاریش بەدەم خواردنەوەوە خەڵک هەن خەویان لێ دەکەوێت. ئەندازەی پارکەکان کۆمەڵە گوێنەی بڵاو کردوتەوە کە کرێکارێکیان لە بەیانی زوودا پاشماوەکانی پارکێک کۆ دەکاتەوە و چەندین شوشەی خواردنەوە کحولیەکان لەسەر کورسی و مێزی پارکەکان جێماوە. ڕێبین ئەحمەد بەڕێوەبەری ئەندازەی پارکەکانی هەولێر بە 964 وت ڕێگە پێدراو نییە شەوان خواردنەوە کحولیەکان لە ناو پارکەکان بخورێتەوە یان نێرگەلە بکێشرێت، بەڵام ئەوان وەک پێویست پاسەوانیان نییە بۆ ڕێخستنی ئەو بابەتە. داوای کرد دەستگا ئەمنیەکان هاوکاریان بن. شارەوانی سەیزادق داوا دەکات هەر کەسێک چاوی لێبوو خۆڵ و خاشاک بخرێتە ناو گۆڕەپان و چەم و شەقامەکانەوە وێنەی خۆی و سیارەکەی بگرن و بۆیان بنێرن. ئامانجیان ئەوەیە بەو ڕێگایە ڕێگربن لە تێکدانی ژینگە و پیسکردنی قەزاکەیان و سزای سەرپێچی کار بدەن. لە نووسراوێکدا کە بۆ 964 نێردراوە شارەوانی قەزاکە بەڵێنیش دەدات هەر کەسێک گوێنەی ئەو ئۆتۆمبیلانەیان بۆ بنێرێت ناویان پارێزراو دەبێت لەلایەن. لە چەند ڕۆژی ڕابردووش غەرامەی چەند خاوەن ئۆتۆمبیلێک کراوە لەلایەن پۆلیسی هاتوچۆی قەزاکەوە. ئەگەر لە ڕۆژانی سەرژمێری پرسیاریان کرد گسکی کارەباتان هەیە یان نا لاتان ئاسایی بێت و بە مەحبوب سەیری تیمەکانی سەرژمێری بکەن. ئەوان دەیانەوێت لەبارەی خێزانەکان بوونی بەڵگەنامەی کەسی تایبەتمەندی و ئاستی بژێوی کۆچکردوان و خاوەندارەتی مڵکی خێزانەکان پرسیار بکەن و بزانن. هاوڕێ تۆفیق ڕاوێژکار لە سەرۆکایەتی کۆماری عێراق ڕایگەیاندووە پرسیارەکانی سەرژمێریاری بە گوێرەی پێوەری گەشەپێدانی نێودەوڵەتی ئاماژەن بۆ دیاریکردنی هێڵی هەژاری و ئاستی خۆشگوزەرانی و ئەم پرۆسەیە خاڵێکی وەچەرخانە بۆ بیناکردنی بنکەیەکی زانیاری کە دەوڵەت و خەڵک و زانکۆ و کۆمپانیەکان سوودی لێوەردەگرن و لە 20 ئەم مانگە ئەنجام دەدرێت. هەواڵەکانم پێشکەشکردن هەر شاد بن.